ناوی خی گەورە ئێمە ئەمڕۆ لە پارێزگای سلێمانی پێشوازیمان کرد لە برای بەڕێزم کاکساسان عونی وەزیری شارەوانی و گەشت و جوزاری حکوومەت یاریمی کوردستان کە بە سەردانێک سەردانی سلێمانی کردووە سەردانی سەرۆکایەتی شارەوانی و بەڕێبەرایەتی نەخشەدانانی ئاوادانی و پارێزگای سلێمانی و ئیستار بە شێوەیەکی مەیدانی شەقامی شاڕێی ئۆتۆبانی بابانی بەسەر کردەوە بۆی لە دوا قۆناغەکانی ئەم ڕێگا سەرەکیە ئاگادار بێت و بە چاوی خۆی بیبینێکە هەنگاوەکان گەشتونەتە کوێ بە دڵ خۆشحاڵیەوە بەو پێشنیازانی پارێزگای سلێمانی کردی و پشتێوانیانی کە بەڕێز وەزیری شارەوانی کردوێتی بەڕێز سەرۆکی حکوومەت یاریمی کوردستان و ئەنجومەنی وەزیران بڕیاریاندا کە نەختینەی پێویست دابین بکرێ بۆ ئەم پرۆژەیەوە ئەم پرۆژەیە ناوەستێ و بەردەوامە بێ و ئەو نیسبەتە باشەی کۆمپانیای جێبەجێکار بە لە ڕێگەی هاوبەشەکانیەوە جێبەجێ کردووە بەردەوام ئەبێ و ئومێ دەکەین پێش لەو کاتی بۆی دیاریکراوە بتوانێت ئیشەکە تەواوکە بە خێراتنی بەڕێزیانەکەین و پێم خۆشە ئێستا بەڕێزیان ڕوویا و ڕوونکردنەوەی تەواوی خۆی لەسەر سەردانەکەی و بەسەرکردنەوەی شاڕێی بابان بدا. زۆر سپاس بۆ جەنابی پارێزگار کاک دکتۆر هەڤاڵ بۆ پێشوازیان وەک جەنابیان ئاماژەی پێدا ئەوڕۆکە لە سەردانێکمان بووین بۆ پارێزگای سلێمانی سەردانی سەرۆکایەتی شارەوانی سلێمانی بەڕێوەبەرایەتی نەخشەدانانی ئاوادانی سلێمانی و کۆبوونەوەیەکی تایبەتیشمان کرد لەگەڵ هەردوو بەڕێوەبەری ئاو و ئاوەڕۆی سلێمانی و دەوروبەری هەروەها بە پێویستمان زانی کە سەردانی پرۆژەی شاڕێی بابان شەقامی 100 مەتری سلێمانی بکەین بۆ ئەوەی لە نزیکەوە لەگەڵ لایەنی بەرپەرست لەگەڵ فەرمانگەی ئەندازیاری نیشتەجێ و هەروەها لەگەڵ بەڕێزان لە کۆمپانیای قەیوان لە هەنگاوەکانی جێبەجێکردن و بەرەو پێشچوونی ئەو پرۆژەیە تەمەشا بکەین و ئاگاداری ببین. ئەوەی جێی خۆشحاڵیە هەروەکو بەڕێز ئەندازیاری سەرپەرشتکاری پرۆژە ڕوونی کردەوە 150 پرۆژەکە جێبەجێ بووە کاری خۆڵکاری و کاری تێکەڵەکردن بەشی هەرە زۆری تەواو بووە کاری کۆنکرێتکردن ئەوانەی پێویستن وەکو ئینفراستراکچەر بوونیەی تەحتی بەشی هەرە زۆری تەواو بووە هەوڵ دەدرێت کە قۆناغەکانی داهاتوش لە کاتی دیاریکراوی خۆی تەواو ببی. ئەوە دەرفەتێکی خۆشە دەرفەتێکی زۆر باشە کە وەکو وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار وەکو پارێزگای سلێمانی وەکو سەرۆکایەتی شارەوانی سلێمانی لە نزیکەوە پرۆژەیەکی استراتیژی گەورە بەسەر دەکەینەوە و دەمەوێت تەکید لە سیاسەتی حکوومەتی هەرێمی کوردستان بکەینەوە بەوەی کە دەخوازین هەموو پرۆژە گەورە و استراتیژیەکانمان لەلایەن وەبەرهێنەرانی خۆماڵی لەلایەن سەرمایی خۆماڵی و لەلایەن دەستی کاری شارەزای خۆماڵیەوە جێبەجێ بکرێت بە تاکید حکوومەتی هەرێمی کوردستانیش هەموو پشتیوانی و پشتگیری و کارە ئاسانیەک پێشکەش دەکا هیوادارین لە ئایندەیەکی نزیکدا تەواوکردنی ئەو پرۆژە گرنگە کوردستانیە و ئەو پرۆژە گرنگە بۆ شاری سلەیمانی بە تەواوکراوی ببینین. من دەریان لەگەلی کوردستان دوودڵیەک هەیە لە باڵین ڕاگررتنی پرۆژەکە یاخود تەواونەکردنی پرۆژەکە ئێوە وەکو وەزارەتی شارەوانی چۆن دڵنیایی دەدەن بە هاوڵاتیانی سلێمانی کە ئەم پرۆژەیە بەردەوامە بێ و تەواو دەبێت لە ماوەی دیاریکراوی خۆیدا؟ بەڕێزان خۆتان دەزانن حکوومەتی هەرێمی کوردستان لە بارودۆخێکی جێگیری داراییدا نییە و ئەولەویەت هەیە بۆ هەموو کارەکان بەڵام سەرەڕای ئەوانەش ئیعلانکردنی پرۆژەی استراتیژی و ئەو پرۆژە خزمەت گوزاریانەی کە پەیوەستن بە ژیانی هاوڵاتیانەوە نەوەستاون و بەردەوامن بەنسبەت ئەو پرۆژەیەش بە دڵنیاییەوە جێبایەخی ئەنجومەنی وەزیرانە و جێبایەخی جەنابی سەرۆکی حکوومەتە و جێبایەخی هەموو دام و دەستگا و لایەنە پەیوەنددارەکانە و دوا بڕیار لە ئەنجومەنی وەزیران دەرچووە کە 183 داهاتی فەرمانگەکان کە داهاتێکی باشە بۆ ئەو پرۆژەیە تەرخان دەکرێت و ئەو پرۆژەیە سیولەی پێویستی لە کاتی دیاریکرا و بۆ بەردەوام دەبێت. خۆتان دەزانن دەمەوێت تەکید لەوە بکەمەوە کە بارودۆخی مالی حکوومەتی هەرێمی کوردستان
لە بارودۆخێکی ئاسایی دانین بەردەوام قەیران هەبووە بەردەوام حیسار لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان هەبووە بەردەوام پەتاو نەخۆشی لە ناکاو هەبووە بەڵام پرۆژەکان خزمەت گوزاری نەوەستاون و پرۆژەکانیش بەپێی ئیمکان دعم کراون و بەدڵنیاییەوە دامیش دەکرێت. کاک سامان من ئەفسان لە نافی ئەگەر بووم باسکەی ئەو بەڕەپارەی لە پێ 400 میلیارد کە تەنخانەکرا بۆ پرۆژەکە چەندی خەرج کراوە باسی لەو کردی ئەو پارەی کە پێیتە بووی دەکرێت لە داهاتی بڵین ناوخۆیە ئایا تەنها لەسەر داهاتی سلێمانی پارەیەکە دابی دەکرێت خۆ لە هەرێمی کوردستان منحەی تایبەتی هەیە بۆ تاواکردنی پرۆژەکە؟ سەبارەت بە بەشی یەکەمی پرسیارەکەت حەز دەکەم لەگەڵ لایەنە تایبەتمەندەکان قسە بکەی لەبەرەوەی تەفاسیلی مالی لە لای منەوە نییە بەڵام بە دڵنیاییەوە لە هەر بودجەیەک پێویست بێ بۆ تەواوکردنی ئەو پرۆژە حکوومەتی هەرێمی کوردستان تەقسیری ناکات. بە دڵنیاییەوە ئەو مەسئولیەتە مەسئولیەتێکی تەزامنی هاوبەشی نێوان هەموو فەرمانگەکانی حکوومەتی هەرێمی کوردستانە و ئەو پرۆژەیە پرۆژەیەکی استراتیژیە لە خزمەتی شار و هاوڵاتیانیدایە بە تاکید هەر بربەستێک کە هەبێت لە بەردەمی تەواوکردنی ئەو پرۆژەیە بە دڵنیاییەوە کاری پێویستی لەسەر دەکرێت و هەوڵ دەدرێت کە و بابەتە چارەسەر بابەتی وا بوو کە خانۆتە جاوزەکان و شوێنانی کە هەیە کە بازام ڕۆژنامە و قای کوردستانی بڵاوی کردەوە پەرلەمانی یاسایەکی تازەی بۆدانا لە 2020 ئەمە گەیشت بە کوێ ئایا چی لێ هاتەوە ئەم خانوانە چیان لێ بەسەرێت ئەو وڵاتیانەی کەم دەرامەت و هەژارن کە پرۆژەکە لە بەرژەوەندیاوە بابەتی زێدەڕۆیەکانە مەبەستا یاسای پێدەرچووە ڕێنمایی پێدەرچووە ئێستا لە بواری جێبەجێکردنە لە هەموو ئیدارە محەلیەکان لە پارێزگاکان تەعمیم کراوە ڕئیسی وحدەی ئیداری کە قایم و مدیر ناحیەیە بە هەماهەنگی فەرمانگە پەیوەستەکان لیژنن ئەو دەمینێتەوە سەرەوەی کە هاوڵاتیان خۆیان مراجعەی ئەو لیژنانە بکەنەوە ئێمە وەکو سپاس ئێمە وەکو سەرۆکاتی شارەوانی سلێمانی لیژنەی لاوەکیەکانمان دروست کردووە و بەردەوامن لە کارکردن و بەپێی یاساکە ئەوەی کە گوندەکان بێ یاسای 12 ساڵی 2012 و یاسای 2019 معدل بە حوتی 2021 کە ماوەی تۆمارکردنی هەموو خانە زیادەڕەوەکانی درێژ کردەوە لیژنەیەکی باڵا لە پارێزگای سلێمانیەوە بە خۆشحاڵیەوانە ڕۆژانە هاوڵاتیان سەردانی پارێزگای سلێمانیەکەن ئەوانەی کە یاساکە شمولیان نەکات دواتر پارێزگای سلێمانیەوانە بە نووسرا و ئاراستی سەرۆکاتی شارەوانی سلێمانیەکەن واتە پرۆسەکە بەردەوامە بەڵام پرۆسەکە پێویستی بە بەڕاستی بودجەیەکی تایبەت هەیە بۆ خێراکردن و باشترکردنی وێستا لە بەردەم پرۆسەی تاپۆکردنی خانۆکانی ناو گوندەکان کێشێکمان هەیە و خەریکین چارەسەریەکەین و خونووسێکمان بۆ ئامادە کردو ئینشاڵا لە ماوەیەکی زۆر کورتدا بەرزەکەینەوە بۆ سەرۆخەمان مەبەستی چارەسەرکردنی واتە بەردەوامە پرسیار زۆر گرنگە پێویست بە چارەسەرکردنی کێشەی ئاوەڕۆکانی کە دەژێتە ناو چەم و ڕووبارەکان هیچ پرۆژێکتان ناوەتە بە وەزیر چۆن چارەسەری ئاوی قورسەکەن لە سلێمانیا کە ئێستا بۆ کارە بۆ بڵاوبوونەوەی کۆلێرە بەڵێ ئێمە وەکو شارەوانی سلێمانی ئەوەی کە لەسەر شانمان بێ و بینی ومانە لە ڕۆژانی ڕابردووە هەستاین بە داخستنی چەند شەمعەیەکە بۆ هۆی بڵاوبوونەوەی کۆلێرە و هەروەها پرۆژەمان هەیە بۆ چارەسەرکردنی ئاوەڕۆ بەرزمان کردەوە بۆ سەرۆخۆمان ئینشاڵا چاوەڕین بە چارەسەرکردنی سوپاس.